بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. خواهي قورا أو مرة من دالي لا خاونكي قبولك بساكترين شواز إن شاء الله. يا ربي من دالكاني بصالحك إن شاء الله. يا ربي خواهي خيري بنوسي. يا ربي خواهي پروردگار بركت خياس سروت وساماني دين وإيماني إن شاء الله أويك مصروفي كردوا بزياتر بيديوا وبزياتر بوي بركيوا وبركت خير سروت وسامان ودين وإيماني إن شاء الله. ومن دالكاني شي بو صالحكي وبلا ومصيبته نخوشي ودردي لسر هرابري. يا رب خويا پابندي سنتي پیغمبر مانكي صلى الله عليه وسلم وعمل بكي كباشتر سنة وريوشويني او پیغمبري زندو كينو إن شاء الله. خويا قورا خيري همولايكي بنوسيد خويا پروردگار لخوانا كشي قبولك إن شاء الله. وخوای گەورە نمونەی زۆر کات هەر کەسێک خوای گەورە منداڵی پێداوە دڵی واڵا بێت بۆ ئەوەی کە شکری ئەو ناز و نیعمەتەی بکات و ئەو سنەتەی پێغەمبەری ئینشاءالله زیندوو کاتەوە. سەرەتا دەڵێن خوای پەروەردگار منداڵی بە هەر کەسێکدا ئینسان پێویستە لە بەرامبەریدا سوپاسی خوای پەروەردگار بکات. خوای پەروەردگار کوڕی پێدای یاخود کچی پێدای ئینسان پێویستە لە بەرامبەریدا سوپاسی خوای گەورە بکات. بۆچی؟ چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەولادکم هیبەة الله لەکم. پێغەمبەر دەفەرمێ منداڵەکانتان دیاری خوای پەروەردگارن بۆ ئێوە. جا ئینسانیش بەڕاستی پێویستە لە بەرامبەر ئەو دیاریەیدا سوپاس و ستایشی خوای پەروەردگار بکات. لفرمایشت صحیح دا هاتووە کە دایکمان عائشە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت وەختێک خزمەکانی منداڵیان پەیدا دەبوو نەیدەپرسی ئەرێ کچیان بووە یاخود کوڕیان بووە، دەیفەرموو منداڵەکە سەلامەتە یاخود نە. ئەگەر بیان گوتایە منداڵێکی سەلامەتە دەیگوت الحەمدولله رب العالمین، سوپاس بۆ خوای پەروەردگار. ئینسان یەکەمین شت سوپاسی خدای پەروەردگار بکات. ئەنجا بەڕێزان ئەو عەقیقەیە سنەتێکی زۆر مؤکدەیە و خێرێکی زۆر گەورەیە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم العەقیقەة حەق. مەڕە منداڵە حەقە دەبێ ئینسان لەسەر یەکێک لە مافەکانی منداڵ ئەوەیە کە ئینسان مەڕە منداڵە بۆ منداڵەکەی بکات. دایکمان عائشە دەگەڕێتەوە دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی پێدەکردین کە مەرە منداڵە بۆ منداڵەکانمان بکەین. ئەنجا لە فەرمایشتی کەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت مع الغلام عقیقة. هەموو منداڵێک پێویستە مەڕە منداڵەی بۆ بکرێت فأهرقوا عنه دما. پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم پێویستە هەر منداڵێک کە لەدایک دەبێت خوێنێکی بۆ بڕێژرێت واتە ئەو مەڕە منداڵەی بۆ بکرێت. سنەتە ئینسان ئەگەر بۆی کرا لە ڕۆژی حەوتەمی لەدایکبوونی منداڵەکەیدا بکات. وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی کردووە کە لە ڕۆژی حەوتەمیندا ئەو مەڕە منداڵەیە بکرێ ئەگەر ئینسان بۆی گونجا. ئەگەر نەگونجا دەفەرمێ لە ڕۆژی چواردەهەمین داواتە لە هەفتەی دووەمدا. ئەگەریش هەر نەگونجا ئینسان لە هەفتەی سێمینیشدا بکرێت ئەوە هەر ئاساییە. ئەوەش هەر فەرمایشتەکە ئاواشی ئاماژە پێکردووە کە لە ڕۆژی 21دا بکرێ هەر ئاساییە. ئەگەریش هەر نەگونجا کەسێک هەر نەیکردبوو یاخود کەسێک بۆی نەکرابوو ئەوە دروستە ئینسان ئەگەر تەمەنیشی گەورە بوو ئەو مەڕە منداڵەیە هەر بکات. بە بەڵگەی ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ لە کە ئەنەس بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای ئەوەی کە بوو بە پێغەمبەر مەڕە منداڵەی بۆ خۆی کرد. واتە ئینسان ئاساییە ئەگەر کەسێک دەزانی بۆی نەکراوە ئێستاش مەڕە منداڵەی بۆ خۆی بکات هەر ئاساییە. و کەسێک تەمەنیشی زۆر ڕۆیشت بێت هەر ئاساییە ئەگەر بۆی نەگونجابێ ئەو مەڕە منداڵە بکات. سنەتێکی گەورەیە کە ئینسان بکات. حەسەنی بەسری دەفەرمێت ئەگەر ئینسان مەڕە منداڵەی بۆ نەکرابێت ئەگەر بوو بە پیاویش بە ئەو مەڕە منداڵەی بۆ خۆی هەر بکات. چونکە لە فەرمایشی پێغەمبەری داهاتووە صلی الله عليه وسلم هەموو نەفسێک هەموو ئینسانێک هەموو منداڵێک کە لەدایک دەبێت بەستراوەتەوە بەچی بە مەڕە منداڵە. بەشێک لە زانایان دەفەرمون یعنی شەیطان وازی لێ نایەنێت هەتاوەکو ئەو مەڕە منداڵەی بۆ نەکرێت. بەشێکیش لە زانایان دەفەرمون ئەو منداڵەی کە مەڕە منداڵەی بۆ نەکرێت
شەفاعەت بۆ باوکو دایکی ناکات. بە هەر شێوازێک بێت سنەتێکی زۆر گەورەیە کە ئینسان ئەو مەڕە منداڵەیە بکات. ئەنجا ئینسان چی بکاتە ئەو مەڕە منداڵەیە کە هەر ناوی خۆشی بۆ خۆی وەیە، بەڵام باشترین شت کە ئینسان بیکاتە ئەو مەڕە منداڵەیە بریتیە لە مەڕ. چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمایشتی صحیحدا هاتووە کە بۆ حەسەن و حوسەین کاتێک مەڕە منداڵی کردووە، دوو بەرانی بۆ کردووەتە مەڕە منداڵە. هەرچەندە جیاوازیەک هەیە حیوانی دیکەش هەر دەبێت، بەڵام باشترین جۆریان مەڕە. ئایکمان عایشە دەفەرمێ گوێی لە خێزانی عەبدوڕەحمانی برای بوو کە دەیگوت ئەگەر بێت و منداڵمان پەیدا بێت یەک حوشتری بۆ دەکەمە عەقیقە، یەک حوشتر بۆی سەردەبڕم. فەرمووی نەخێر، سنەتەکە ئەولاترە. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە سنەتی خۆیدا مەڕی دیاری کردووە. مەڕ باشترین جۆری حیوانە کە ئینسان بیکاتە مەڕە منداڵە. جا پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم الغەنەم بەرەکە، مەڕ بەرەکەتی تێدایە. کاکە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە مەڕی بڕیارداوە حتما حکمەتی تێدایە و باشترین جۆری حیوانی شەو حیوانێکی زۆر پڕبەرەکەتە. ئەو گۆشتەی مەڕە منداڵەی کە ئینسان چی لێ بکات باشە، باشترینیان ئەوەیە بەپێی ئەوەی کە لە فەرمایشتەکان داهاتووە و دایکمان عایشە باسی دەکات، دەفەرمێت بکوڵێندرێت و دەعوەتی پێ بکرێت، باشترینیانە. بەڵام ئەگەر نەبوو دەکرێت ئینسان گۆشتەکەشی ببەشیتەوە هەر دەبێت، بەڵام دەعوەت باشترینە. بۆچی؟ چونکە خەڵکێکی زۆر کۆ دەبێتەوە ئەو نان خواردنە بەیەکەوە و زانایان باسی دەکەن، دەڵێن یەکێک لە حکمەتەکانی دەعوەت ئەوەیە ئینسان ئولفەت و برایی و خۆشەویستی زیاتری بۆ پەیدا دەبێت. زانایان دەفەرمون ئەو نانەی زۆرترین دەستی بۆ ببردرێت زۆرترین بەرەکەتی تێدەکەوێت. و ئینسان کە بەیەکەوە دادنیشێت لە دەوری یەک کۆ دەبێتەوە، دوو دوعای خێر بەیەکەوە دەکا، ئەوە هەر بۆ خۆی زیاتر ئولفەت و برایەتی دروست دەکات. لەبەرەوەی باشترین و چاکترین ئەوەیە کە بە شێوەی دەعوەت بکرێت، گۆشتەکەی بکوڵێندرێ و دەعوەتی پێ بکرێت. لە کۆتاییدا دەڵێن حکمەتەکانی ئەو مەڕە منداڵەیە زانایان زۆر شتیان باس کردووە، بەڵام بە کورتی چەند شتێکی باس دەکەین. یەکەم لە حکمەتەکانی ئەو مەڕە منداڵە بەڕێزان شکری ناز و نیعمەتی خوای پەروەردگارە. شکری ئەو دیاریەیە کە پێغەمبەر دەفەرمێ منداڵ هەدیەی خوای گەورەیە بۆ ئینسان، هەدیەی خوای پەروەردگارە. بەڕێزان ئێستا ئینسان خەڵکێکی زۆر هەیە بەخوا پێی خۆشە منداڵی هەبێت، لەوانەیە نەک مەڕێک، لەوانەیە مانگایەکیش بکاتە خێر، بەڵام منداڵی پەیدا نەبێت. خەڵکێکی زۆر هەیە پێی خۆشەکە منداڵی هەبێت، بەڵام خوای گەورە پێی نەداوە کە حکمەتێکی هەر تێدایە. ئینسان ئەو نیعمەتەی کە پێدراوە، ئەو چاکە و دیاریە کە بۆی نێردراوە، لە بەرامبەریدا شکری ئەو نیعمەتە دەکات، بێگومانیش کە شکر پلە و پایەیەکی زۆر گەورەی هەیە. دووهەم لە حکمەتەکانی ئەو مەڕە منداڵەیە بەڕێزان ڕزگارکردنی ئەو منداڵەیە لە دەستی شەیطانی. بۆچی؟ چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم كل غلام رهينة بعقيقته، هەموو منداڵێک بەستراوەتەوە بەچی؟ بەستراوەتەوە بە ئەو مەڕە منداڵەی کە پێویستە بۆی بکرێت. یەکێک لەوانە ئیبن القەیم لە باسی ئەو حەدیسەیدا دەفەرمێت هەر منداڵێک مەڕە منداڵی بۆ نەکرێت ئللا لە دەستی شەیطان ڕزگاری نابێت، ئللا لە دەستی شەیطان ڕزگاری نابێت. چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم هەموو منداڵێک نەفسی بەستراوەتەوە بەچی؟ بەستراوەتەوە بەو عەقیقە و مەڕە منداڵی کە پێویستە بۆی بکرێت. ابن القەیم دەفەرمێ ئەو مەڕە منداڵە کاریگەری لەسەر خوو ڕەوشتی ئەو منداڵەش هەیە و لەسەر ساڵحبوونی ئەو منداڵەش هەیە. لەبەرەوەی سنەتێکی زۆر گەورەیە بەڕێزان، جێی خۆیەتی کە ئینسان ئەگەر خوای گەورە ئەو چاکەی لەگەڵدا کرد، ئەو نیعمەتەی پێدا، ئەویش شکر و شکری ئەو ناز و نیعمەتەی خوای پەروەردگار بکات. سێمیان لە حکمەتەکانی بەرز ڕاگرتنی سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. زالەوە باشتر هەیە ئینسان سنەتی پێغەمبەری زوندی بکاتەوە، سنەتی پێغەمبەری بەرز ڕابگرێت، یەکێک لە سنەتەکانی پێغەمبەری جێبەجێ بکات، بێگومان ئەوە بۆ ئینسانی گەورەترین پاداشت وە گەورەترین چاکەیە. ئەنجا چوارەمیان لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەڕێزان حکمەتێکی دیکەی ئەوەیە کە ئولفەت و برایەتی و تەبایی لە ناو کۆمەڵگایدا دروست دەکات. هەیە ئێستا کە کۆبووینەوە بەیەکەوە
یەکدیکە دەبینین تۆقەیەکی لەگەڵ یەکدیکەدا دەکەین ئەوەش هەر خێر و پاداشتە گوناح و تاوانمان لێ هەڵدەوەرێتەوە بەهۆی تۆقەکردن و بەهۆی یەکدیکە بینینەوە بەهۆی سەلامکردن لە یەکدیکەوە ئینسان ئولفەت و خۆشەویستی و تەبایی بۆ دروست دەبێت. جا تەماشاکەن بەڕێزان دین چەند گرنگە، ئیسلام چەند دینێکی گرنگە، هەرچی کە بڕیاری داوە هەرچی کە دایناوە ئیلا لە بەرژەوەندی ئێمەدایە، لە دنیادا سوودی لێ دەبینین لە قیامەتیشدا ئینسان پاداشی لەسەر وەردەگرێت. ها بەڕێزان ئەوە ئولفەت و خۆشەویستی دروست دەکات لە ڕووی کۆمەڵایەتیەوە. کۆتا هەمینیان ئینسان بەو مەڕە منداڵەیە پاداشت دەست دەخات و چاکە و حەسەنات بۆ خۆی کۆ دەکاتەوە و دەفعی بەڵاش بەهۆی ئەو خێر و خێراتەی دەبێ هەروەکو لە فەرمایشتی پێغەمبەر داهاتووە صلی الله عليه وسلم. زۆر نەخۆشی هەیە ئینسان بەهۆی حەسەنات و چاکە و بەهۆی خێرکردنەوە لەسەر ئینسانی هەلا دەکەوێت. ابن القیم دەفەرمێت صدقە و خێرکردن کاریگەریەکی زۆر سەسوڕهێنەری هەیە لە دەفعی بەڵاو مصیبەت و لە لابردنی بەڵاو مصیبەتدا. پێغەمبەرش دەفەرمێت صلی الله عليه وسلم داو مەرزاکم بالصدقە، نەخۆشیەکانتان چارەسەرکەن بەهۆی چیەوە؟ بەهۆی خێر و بەهۆی سەدەقەوە. ئەوەش پاداش بۆ ئینسان دەست دەخات و زۆر بەڵاش لە کۆڵ ئینسان دەکاتەوە و کاریگەری لەسەر ئەو منداڵەش هەیە و هەروەها چەندین سوودی دیکەشی هەنە کە زانایان باسییان کردووە. خۆی پەروەردگار بە ڕەحم و بەزەی خۆی بە فەزڵ و میهرەبانی خۆی لەسەر ئیمان بمانژێنێ و لەسەر ئیمان بمان برێنێ ئینشاءالله. دەپاڕینەوە لە خۆی پەروەردگار دوعا دەکەین هەمومان خی گەورە ئەو مەڕە منداڵەیە لە خاوەنەکەی قبول کا بە چاکترین شێواز ئینشاءالله. یا رەبی منداڵەکانی بۆ ساڵح کە ئینشاءالله. یا رەبی خۆیان خێری بنووسێ. یا رەبی خی پەروەردگار بەرەکەت بخەیە سەروەت و سامانی دین و ئیمانی ئینشاءالله ئەوەی کە مەسروفی کردووە بە زیاتر بیدەیەوە و بە زیاتر بۆی پڕکەیەوە و بەرەکەت بخەیە سەروەت و سامان و دین و ئیمانی ئینشاءالله و منداڵەکانیشی بۆ ساڵحکەی و بەڵا و مصیبەت و نەخۆشی و دەردی لەسەر هەرا بەرێت. یا رەبی خۆیان پابەندی سنەتی پێغەمبەرمان کەی صلی الله عليه وسلم و ئەمە لێ بکەی کە باشتر سنەت و ڕێوشوێنی ئەو پێغەمبەری زیندووکەینەوە ئینشاءالله. خی گەورە خێری هەموو لایەکی بنووسێت، خی پەروەردگار لە خاوەنەکەشی قبول کە ئینشاءالله و خی گەورە نمونەی زۆر کات هەر کەسێک خی گەورە منداڵی پێداوە دڵی واڵا بێت بۆ ئەوەی کە شکری ئەو ناز و نیعمەتەی بکات و ئەو سنەتەی پێغەمبەری ئینشاءالله زیندوو کاتەوە. آمين. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.